ستاندەرە و بڕاشکرا دەکات بۆ موچەی مانگی 5 هاتووە و زانیاریش لەسەر دواکەوتنی موچەی هێزانیەکان دەخاتە ڕوو. نهێنی نوێ لەبارەیکردنەوەی کۆمەڵێک هەژمار لە بانکی TBI بۆ موچەخۆران ئاشکرا بوو. کەنەدا نووسینگەی کونسوڵخانەی لە هەولێردا دەخات و چەند وڵاتێکی دیکەش چالاکیەکانیان لە هەرێم کەم دەکەنەوە. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی حکوومەت یارێم ڕایگەیاند دابەشکردنی موسەی فەرمانبەرانی هەرێم دەکەوێتە سەرەتای هەفتەی داهاتووەوە. بە گوێرەی زانیاریەکان بڕی 613 ملیار دینار بۆ موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێم لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە خەرج کراوە. جێی باسا عێراق بۆ ئەم مانگەش هیچ بڕەپارەیەکی بۆ موچەی هێز ئەمنیەکانی هەرێمی کوردستان خەرج نەکرد کە بڕەکەی 352 ملیار دینارە. لەم بارەوە سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق ئەمڕۆ ڕایگەیاند بەغدا بە هیچ شێوەیەک بەو شێوازەی ئێستا کە لە ڕێیناردنی کۆ دەوەیە موچەی هێزانیەکان نانێرێت. بۆیە تاوکو ئێستاش سەرەڕای هاتنی موچەی مانگی 5 موچەخۆرانی مەدەنی تاوکو ئێستا موچەی مانگی 4 هێزانیەکان ناتووە وا گومانی زۆر لەسەر لیستەکە هەیە کە خەڵکی وەهمی و ناشایستەی تێدایە. لە دوو ڕۆژی ڕابردوو وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند بانکی TBI لە ڕێی پرۆژەی هەژماری منەوە هەژماری بانکی بۆ زیاتر لە 300 فەرمانبەری هەرێم کردوتەوە. سۆران عومەر پەرلەمانتاری عێراق ڕایگەیاند کردنەوەی ئەو هەژمارانە هیچ پەیوەندی بە پرۆژەی هەژماری منەوە نییە بەڵکو هەژماری ئاسایین. ئەوانەشی بۆیان کراوەتەوە کارمەندی هێزی ئەمنین. ناوبراو ئەوشی وتووە تیمی هەژماری من بە پاساویەوەی ئەو کارمەندانە لە دەوامن ناتوانن خۆیان کارتەکە وەرگرنەوە چوونە کارتەکانیان وەرگرتوتەوە. نابراو وتیشی بە فەرمیژ نووسراومان ئاراستەی بانکەکە کردووە بۆ ئەوەی وەڵاممان بدەنەوە ئایا ئەو کارانەی دەیکەن پەیوەندی بە هەژماری من هەیە یاخود نا. نووسینگەی کونسوڵخانەی کەنەدا لە هەولێر سەرەتای ئەم هەفتەیە بڕیاری داخستنی درراوە. سەرچاوێکیش لە باڵەوێزخانەی کەنەدا لە بەغدا ڕایگەیاندووە ئەنگاوەکە بەشێکە لە پرۆسەی کەمکردنەوەی ئێرکەکانی کەنەدا لە ناوچەکە کە بەهۆی شەڕی داعش لە 2016ەوە دەستیان پێکردبوو. بەپێی زانیاریەکان حکوومەت یارێم داوای لە کەنەدا کردووە نووسینگەکەیان دانەخەن و بمێننەوە. با گوێرەی زانیاریەکان جگە لە کەنەدا چەند وڵاتێکی دیکەی ئەوروپیش بڕیاریان داوە کە چالاکیەکانیان لە کوردستان کەم بکەنەوە. ئەوە جگە لەوەی لەسەر داواکاری عێراق یۆنامیش ساڵی داهات و کۆتایی بەرکەکانی دەهێنێت. بە بڕوای چاودێران بەهۆی شکستی دەسەڵاتدارانی هەرێم وڵاتانی ئەوروپا ئومێدێکی ئەوتۆیان بە کوردستان نەماوە بۆیە وەک جاران پشتیوانی ناکەن. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.